ئێمە گوتمان کام پرۆژەیە گرنگە بەڵام باز زیاتر بزانین لەسەر پشتێنی سەوزایی هەولێر لەگەڵ دکتۆر سەنان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندن و گوتەبێژی دەستەی ژینگە گفتوگۆ دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر سەنان زۆر بەخێر بیت. چیمان پێ دەڵێ لەسەر پرۆژەی پشتێنی سەوزایی هەولێر؟ بێگومان ئەم پرۆژەیەکی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ شاری هەولێر. ئەمە ڕنگدانەوەی دیدگای حکوومەتی هەرێمی کوردستانە بەرامبەر بە پاراستنی ژینگە و پارێزگاری لە ژینگە و ڕێگەزەکانی ژینگە وەکو ئاو هەوا خاک و هەمە جۆری زیندەوەران. هەبوونی ئەم پرۆژەیەش بۆ شاری هەولێر یەکێک لەم بنەمایەکە بۆ ئەوی بتوانین چۆن هەم کوالەتی هەوا هەم ڕێژە گازە زیان بەخشەکان هەمیش با بڵێن نەخشە سازی شاری هەولێر کە پێ دەڵێن تەختەی عمرانی ڕێک بکرێتەوە و لە هەمان کاتیشدا دەبێتە بنەمایەک بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ڕووی نێودەوڵەتیەوە پابند بۆ بە ڕێکەوتنامەی پاریز لە بەرامبەر کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان و بەراورد بە شوێنەکانی دیکەی عێراقیش ئێمە وەکو هەرێمی کوردستان بەڕاستی پێشەنگین لەسەر پاراستنی ژینگە و پارێزگار لە ژینگە لە هەرێمی کوردستان. دکتۆر ئەم پرۆژەیە زیاتر کاریگەریەکەی لەسەر چی دەردەکەوێت؟ سەوزکردن، فێنکردنەوەی کەش و هەوا، خودکواڵێتی هەوا؟ بێگومان ئەم پرۆژەیە کاریگەری زۆر هەیە لەسەر کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا و لەسەر باشترکردنی ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر یەکەم لەسەر بابەتی کەمکردنەوەی گازە زیان بەخشەکان چونکە هەبوونی ئەو پشتێنە سەوزەیە وا دەکاتن گازە زیان بەخشەکان بە تایبەتی گازە گەرمخانەکان وەکو یەکەم ئۆکسیدی کاربۆن، دووەم ئۆکسیدی کاربۆن، گازی نایترۆجین، دووەم ئۆکسیدی کاربۆن، گازی گۆگردە و هەروەها تەنولکەوردەکانیش پێ دەڵێن PM-ئەکان PM2.5 و PM10 ئەو وا دەکاتن کە ڕێژەی ئەم تەنولکان و ڕێژەی گازە زیان بەخشان کەم بتۆ لە شاری هەولێر. لەلایەک دیکەوە دەبێتەوەی هۆکارێک بۆ دروستکردنی هاوسەنجیەک لە نێوان بەرزبوونەوەی پلێگەرمی و هەمان کاتەوا دەکاتن کە پلێگەرمی بۆ شاری هەولێر نزمتر بێتەوە لەبەرەوەی خۆتان دەزانن ڕوبەری سەوزایی زیاتر دەبێتن هەر کاتێک کە ڕوبەری سەوزایی زیاتر بوو وا دەکاتن کە پلێگەرمی نزم بێتەوە و دەبێتە کەشێکی فێنکاوی بەتایبەتی لە وەرزە گەرمەکاندا لە لایەشتیکەوە هەم لە ڕووی خاکەوە بوونی ئەم پشتێنە سەوزەیە تونند و تۆڵی دەدا بە خاک لە کاتی هەبوونی هەر با بڵێن بارانبارینێکی تند و بەخۆڕەوانەوە دەکاتن ئەم خاکە تند و تۆڵ بێتن لە بەرامبەر فێزان لافا و بەرامبەر هەر کارێکی با بڵێن ژینگەی هەروەها یارمەتی دەردەدەوێت بۆ ئەوەی ڕێژەی ئیان بابەتی بە بیابان بوون بۆ شاری هەولێریان بۆ شارەکانی کوردستان کەمتر بێتەوە لە لایەک دیکەوە یارمەتی دەردەبێتن بۆ ئەوەی بتوانین ئێمە ببێتە لایەنێکی کەلتوری کۆمەڵایەتی بۆ خەڵکی شاری هەولێر لە لایەکی تکەوە بە هەمان کاتە بۆ لە بواری ئابووریشەوە جەدوایکی اقتصادی هەیە لە بەرەوەی وا دەکاتن گەشتیاران ڕوو لەو شوێنە بکەن لە هەمان کاتیشدا شوێنێکی خۆش دەبێتون و گەشتیاری دەبێت بۆ هەموو هاوڵاتیان. دواتر باسی ئەوەت لەگەڵ دەکەم کە چۆن لە ڕووی ئابووریەوە توانین سوودی لێوە بگرین بەڵام ئەوەم پێ بڵێ بۆچی داری زەیتون و فستە هەڵبژێردراوە بەجێرە ئەم لێ کۆڵنایەکە کراوە یەک هەم کوالەتی خاکەکە لە هەمان کاتیشدا ئێمە باسی گۆڕانکاریەکانی کەشی و هەوا بەرزبوونەوەی پلەی گەرما و ئاوی ژێرزەوی و کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی دەکەین. ئەم جۆرە دارانەوا دەکاتن لە بەرگەی لە توانای بەرگەگرتن هەیە بۆ گۆڕانکاریەکانی کەشی و هەوا بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی لە لایەک دیکەوە ئەمانش توانیان هەیە کە کەمترین ئاو لە ڕووی ڕێگەکانیان هەڵبمژن کە مەژوا دەکاتن سوودی بۆ ئاوی ژێرزەویش دەبێتن و بۆ تند و تۆڵ خاکەکەش گرینگە بۆیە ینی هەبوونی ئەم دارانە هەم گەڵاکانیشی توانای ئەویان هەیە ئەو تەنولکەوردانە کە بە تایبەتی PM-ئەکان کە کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتی هەیە کەم ببێتەوە چونکە دەمژن هەم گازەکانیش توانای هەڵمژینی ئەم هەموو گازانەشیان هەیە وەکو یەکەم ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربن بۆیە هەم لە ڕووی کوالەتی هەواوە لە ڕووی خاکیشەوە سوودی دەبێتن بۆ هەرێمی بۆ شاری هەولێر. باشە دکتۆر بۆ دابینکردنی ئەو بۆ ئەم پرۆژێ ئەم جۆرە دارانی کە هەڵیان بژاردووە ئاوی زۆری پێویستە یاخود لەگەڵ ژینگە و خاکی هەرێمی کوردستانە گونجێن؟ خۆی ئەم جۆرە دارانە لەگەڵ کەش و هەوای ئەوانەیە کە کەش و هەوای دەریای ناوەڕاستن و شاری هەرێمی کوردستانیش لەژێر کاریگەری کەش و هەوای دەریای ناوەڕاستن بۆیە ئەم نوع دارانەیە ئەم جۆرە دارانە لەگەڵ کەش و هەوای دەریای ناوەڕاست دەگونجێتن و بە تایبەتی بۆ شاری هەولێریش دەگونجێتن لەبەرەوەی ئێمە باسی گۆڕانکاریەکانی کەشەوە و کەمترین ئاو سرف بکرێتن بۆ ئەوەی ئەو دارانە گەشە بکاتن ئەوانش لەو جۆرە دارانە کە ڕێژەیەکی کەم ئاوی دەوێت بەراورد بە دارەکانی دیکە. دکتۆر کەی ئەم دارانە سەوز دەبن کەی بەرز دەبنەوە کەی ئێمانی بەپەلین بۆ ئەوەی کە بیبینی؟ گرنگترین شت لە بابەتە بەڕاستی ئیدارەدان و بەردەوام بوون لەسەر ئەم بابەتە و چاودێریکردنە
چونکە هەم کاتێک ئەو دارانە کە دەچێندرێ بەڕاستی پێویستی بە ئیدارەتی باشەیە پێویستی بە بەردامبوون هەیە چکۆ پێویستیان بە ئاودان هەیە پێویستیانەوەی ڕێک بخرێتەوە پێویستیان ئەوەیە بەڕاستی لە ڕووی با بڵێن نەخۆشیەوە چاودێری بکرێن وەلو ئەو دارانە کە کەمترین نەخۆشی دەگرن بۆیە ینی پێویستە ئیدارەدان و چاودێریکردن و ئیدامەدان ئەوە زۆر زۆرگرنگە بۆ گەشت سندنی ئەم داران هەر کاتێک ئەم بابەتانەی تێدا هەبوو بێگومان ئەم دارانە بۆ ماوەی کورت گەشە دەکەن و هەولێر سەوزتر دەبێتن لە ڕووی سەوزاییەوە سەوزتر دەبێت چەند سەوزتر دەبێت ئەم پرۆژەیە ئەم پشتێنەی سەوزاییە چەند ڕێژەی سەوزایی لە هەولێر بەرەو پێش دەبێت بێگومان پێویستە پێشترەوە پێ بڵێ کە ڕێژەی سەوزایی چەندێک پێشتر لە پێش کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی لە شارەکانی بەشدابێتی لە شاری هەولێر کەمتر لە 100 تا 5 دەبوو بەڵام سوپاس بۆ خوددا ئەم ڕۆگەیشتە نزیکەی 100 تا 20 بە هەبوونی ئەم پشتێنە سەوزەیە ڕێژەی سەوزایی لە شاری هەولێر زیاتر دەبێت بۆ 100 تا 25 لە لابین 10 تا 5 تا 10 زیاد دەبێت ڕێژەی سەوزایی کەمەش دەگەینە ستاندەری زیانی و بەرەو زیاتریش بەڕاستی باشە دکتۆر لە ڕووی ئابووریەوە ئەم پرۆژەیە دەتوانێت چ سوودێک بە پارێزگای هەولێر بگەێنێت گرنگترینش لە ڕووی ئابووری ئەوە ئێمە یەکەم هەم لە ڕووی گەشتیاریەوە کە سوود دەبی بۆ گەشتیارەکانمان شوێنێکی خۆشگوزەرانی دەبێتن و لە لایش دیکەوە ئەم هەبوونی ئەم دارانە کە کاتی بەرهەمەکانیشیان کە ئەو بەرهەمانە سوودی لێوەردەگرێتن بۆ فرۆشتنەوەی هەم بۆ ئیدارەدانی ئەم پشتێنێت توانی سوودی لێوەربگیرێ هەم بۆ ئەوەی حالی کار بۆ خەڵکان دروست دەکاتن و فرۆشتنەوەی بەرهەمەکان لە بازار و ئەمەش دەبێتەوەی هەمە زۆری زیادکردنی هەمە زۆری بەرەبوومە کشتتوکاڵەکان لە شاری هەولێر یان بە هەرێمی کوردستان کەواتە لە ڕووی ئابووری زۆر گرنگی هەیە چونکە ئەمەش دەبێتە شوێنە وەکو ئیکۆسیستەم ینی وەکو ناوچەیەکی پارێزرا و کە چەندەها دار و باڵندە و گیانلەبەری تێدا دەژیتن دەکرێت سوودی لێوە بگرین هەم لە ڕووی با بڵێن خۆش گوزەرانی و لە ڕووی گەشت و گوزاری و لە ڕووی توێژینەوەکانیشمان بەڕاستی دکتۆر ئەم پرۆژەیە بێگومان هەر تەنها ئەم قۆناغەنیە چەندین قۆناغی دیکەی هەیە ئایا ئەم پرۆژەیە تەنیا کاریگەریەکەی لەسەر پارێزگای هەولێر دەبێت خود لەسەر ناوەندی هەولێر دەبێت خودنا ئەم پرۆژەیە تەبان کاریگەریەکەی لەسەر بە شێوەیەکی گشتی لەسەر شاری هەولێر دەبێت تەبان ڕێکدانەوەش دەبێت بۆ شارەکانی دیری هەرێمی کوردستانەوە چونکە پرۆژەیەکی ناوازەیە بەڕاستی استراتیژیە ئێمە باسی کوالیتی هەوا دەکەین ئێمە کوالیتی هەوا بەرەو باشتر دەڕواتن باسی خۆڵبارین دەکەین ئەوە دەکاتن خۆڵبارین لە شاری هەولێر کاریگەکەی کەم ببێتەوە باسی لافاو دەکەین لافاو زیانەکان کەم دەبێتەوە چونکە تونند و تۆڵی خاکەکەش بەڕاستی دەپارێزێتن بۆیە ئەمە دەتوانین سوودی لێوەربگرین وەکو بنەمایەک بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان کە دەکرێت ئەم جۆرە پرۆژانە سوودی لێوەربگیرێتن بەتابەتی هەبوونی زیادبوونی پارک و باخچەکان لە شارەکان زیادکردن ڕێژەی سەوزایی و هەوڵدان بۆ کەمکردنەوەی بەڕاستی گازە زیان بەخشەکان لە هەوادا ئەمەش ئەو پرۆژانەیە کەوا دەکاتن یەک لەو پرۆژانەیە کەوا دەکاتن کوالیتی هەوای هەولێر بەرەو باشتر بڕواتن و وەڕێکدانەوەیشی دەبی بۆ شارەکانی دیکەی هەرێمی کوردستان دکتۆرە ماوەیە بە تایبەتەن ڕۆژانە زۆر دەبینین کە سەرۆکوەزیران هەر ڕۆژە و پرۆژەیەکی ناوازە دەکاتەوە ڕۆژە و سەرساممان دەکەن بە پرۆژەیەکە بۆ هەرێمی کوردستان دروستی دەکەن ئەکرێت پێم بڵێ گەر باز لە پشتێنەی سەوزایی هەولێر بکەین ئایا دروستکردنی پشتێنەیەکی سەوزایی بە دەوری هەولێرە کارێکی ئاسان بوو بێگومان ئەمە کاتێک کە باسی ئالنگاریەکان دەکەین بە تایبەتی لە ئەنجامی نەبوونی بووجە لیان لەبەر ئەو بارەدارەیە کە بەسەر هەرێمدا هاتیە لەگەڵ حکوومەتی فیدرال بێگومان هەبوونی ئەو جۆرە پرۆژانە ئەو جۆرێکە لە تەحەدایەک بەرامبەر بە لایەنەکان دیکە بەرامبەر بە حکوومەتی فیدرالی کە ئێمە دەتوانین بیکەین ئەگەر یەک دەنگ بین و تیم ئیش بکەین بە تیم وەرکینگ هەبوونی ئەم جۆرە پرۆژەیەش و بە ئەنجامدانی ئەو پرۆژێ ئەو دەسەلمێنێتن کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی ڕێزەر جەنابی سەرۆکی حکوومەت لە دیدگای جەنابی سەرۆکیان و حکوومەتی هەرێمی کوردستان پاراستنی ژینگە وەکو ئەولەویەت هەیە بۆی نەوتە بابەتێکی لاوەکی و ئەمەش جێک لەو تەحەدیانەیە کە بوو چۆن بتوانین بەرامبەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەرامبەر پرسە ژینگەیەکان ڕوبەڕوو بینەوە بۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئامانجی تەندروستێکی باسی و بە ئامانجی باشترکردنی ژینگەی هەرێمی کوردستان کار بکرێتن باشە دکتۆر هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و عێراقێکێکە لە وڵاتانی کە زۆرترین کاریگەری گۆڕانەکانی کەشوهەوای لەسەر دەرکەوتووە دەکرێت بڵێن ئەم پرۆژەیە هەنگاوێکی لە پێشینەی هەرێمی کوردستانە لە چاو عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئێمە ئەگەر بەراورد بە بابەتە ژینگەیەکان و پرسی گۆڕانی کەشوهەوا پرسە ژینگەیەکان بکەین بەراورد بە بەشەکانی تیکەی عێراق بکەین ئێمە
زۆر لە پێشینەینە لەبەرەوەی بە حکومەوە ئەو هەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان هەیە هەم پرۆژەی پشتێنەی سەوزە پرۆژەی ڕووناچیە پرۆژەی ئەوەیە کە چۆن بتوانین پاڵاوگەکان بابن داخستنی پاڵاوگەکانە ڕێخستنەوەی کەرتی تایبەتە هەوڵدان بۆ بەکارێنانی وزەی نوێ بوونەوە هاندانە بۆ ئەوەی وەبەرهێنان بکرێت لە وزە نوێ بوونەکان هاندانی هاوڵات بۆ بەکارێنانی وزە نوێ بوونەکان هەروەها ریسایکلکردنیان دووبارە بەکارێنانی ئاوی قڕس ئەم پرۆژانەوا دەکاتن بەڕاستی ئێمە زۆر لە پێشبین لە چاو بەراورد بە بەشەکانی دیکەی عراق ئەمەژمانەوەیە کە ئەمە ئەو گەشە بەردەوامەی لە هەرێمی کوردستان هەیە هاوتەری بە هاوسەنگە لەگەڵ پێوە و ستاندەرە ژینگەیەکان کە هەموو کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان کە یەک لە خاڵەکانی کارنامە ئەوەی پاراستنی ژینگەی کوردستان و سامانە چینەتەوەیە بۆی پێویستە هەمولایەک پارێزگاری لێ بکەین ئەمە جوا دەکاتن کە ئەمە بەراورد بە بەشەکانی دیکەی عراق بەڕاستی باشتر بین و بەڵام ئەمەش پێویستی بە هەوڵی بەردەوام هەیە و بۆیە ئەم گەشە ئابووری و ئەو گەشە بەردەوامێکە لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی بتوانین بڵێن بە پێوەستان دەرەژینگەیەکاندا تێدەپەڕێت باشە بە دەرفەت ێزانم هەر لەبارەی ژینگەەوە بەڵام پرسیارێکی جیاوازت لێ بکەمەوەیش ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین هەنگاوی گرتە بەر بەداخستنی پاڵاوگەکان بە لابردنی مۆلیدەکان و کارەبای 24 کاتژمێری هەست بە پاکبوونەوەی ژینگەی هەرێمی کوردستانەکە بێگومان ئێستا کە ئەمە لە ڕووی کوالیتی هەواوە ئێستا شاری هەولێر زۆر بەرەو باشتر ڕۆیشتووە بە چاو ئەگەر تەماشا بکەین کوالیتی هەوای شاری هەولێر زۆر باشتر بووە ئەو بۆنە ناخۆشی پێشتر دەهات نەمایە و لەگەڵ ئەوەشدا ئێمە پێویستمانەوەی توێژینەوەی زیاتر بکرێت لەسەر ئەم بابەتە بۆی هەم لە ڕووی زانستیشەوە بیسەلمێنێ کە ئەم بابەتە بەڕاستی کوالیتی شاری هەولێر بەرەو باشتر ڕۆیشتووە و بۆ ئەوی ببێتە بەشێک لە بنەمای حکوومەتی هەرێمی کوردستان کە هەوڵ بداتن بۆ پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سپاس دەکەم دکتۆر سەنان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندن و گوتەبێژی دەستەی ژینگە زۆر بەخێر بێت. سپاس بۆ تۆ.